راسته يعني دولتي تركيا وكو دولتك فاشيست وحكومتك وكو حكومتك شر تايبت هەوڵێکی زۆری داوە بۆ ئەوەی کە لە باشووری کوردستاندا کۆمەڵێک تۆڕیسی خوڕی و مادەی هۆشبەر و ئەم شتانە بکات هەروەها چۆن هانیان دەدا کە وڵات بەجێ بێڵن ئەمانە هەمووی کۆمەڵک وەسیلەن یەکێک لەوانش بەسی خوڕیکردنە چکە کۆمەلگای باشوور کۆمەلگایەکی خاوەن شکۆیە خاوەن کەرامەتی خۆیەتی ئەوان دەیانەوێت کە شکۆ و کەرامەتی کۆمەلگای باشوور بشکێنن لە ڕێگەی بەسی خۆڕیکردنی چەند کەسێکەوە بەتایبەتیش ئەو گەنجانەی کە بێکار کراون بە ئەنقەس بە بەرنامە بێکار کراون هەژار کراون ئەوانە وەکو نێچیری خۆیان بەکاردێن و ئین دەبێت لەبەرەوە لە بەرامبەرەوە پێویستە گەنجی کورد زۆر وریابێ لەمە لە بەرامبەر شەڕی تایبەتدا وریابێ ئەو داگیرکاریەی کە تورکیا دەیەوێت بیکات داگیرکاریە کە دەیەوێت لە ناو ئەگەر باشووری کوردستان وەکو قەڵایەکە ڕژێمی فاشیستی تورکیا دەیەوێت لە ناو ئەم قەڵایە لە ناوەوە بگرێ لە چۆن بیگرێ لە ڕێگەی گەنجەکانەوە لە ڕێگەی بێکاریگەرکردنی گەنجەکانەوە مادەی هۆشبەر بەسی خوڕێکردن کۆچبەر بێکردن ئاڵوودەبوون بە کۆمەڵێک بابەتی دیکە لە ڕێگەی سپۆر لە ڕێگەی جنس زایندی و ئەوانەوە یان دەیانەوێت کۆمەلگای باشوور لە ناوەوە بگرن ئەگەر گەنجیان دەستەمۆ کرد ئەگەر ژنیان دەستەمۆ کرد تەبا کۆی کۆمەلگا لە دەستە چێت لەبەرەوە پێویستە گەنج وشیار بێ لە بەرامبەرەوە خۆی بەڕێخستن بکە خۆی پەروەردە بکە حقیقەتی شەڕی تایبەت بزانێ حقیقەتی داگیرکاری بزانێ و خۆی بناسێ ڕۆڵەی چ میلەتێکە چ کۆمەلگایەکە ئەنی بەخۆ ڕێخستنکردن بە هوشیارکردنەوە بە چالاکی نواندن بەمانە ئەتوانێ ڕێگری لەمە بکرێ پابند بوون بە ڕۆحی وڵات پارێزی و ڕۆحی نەتەوەیی ڕۆحی بەرپرسیارەتی لەلایە هەبێ خۆی بێ ئومێد نەکە خۆی بێ باوەڕ نەکە خۆی ڕەشبین نەکە پێویستە بە باوەڕەوە بە ئومێدەوە لە تێکۆشانی ئازادی بڕوانێ بەشداری تێکۆشانی ئازادی بکە ڕاستەوخۆ بێتە ناو کایی مەیدانی تێکۆشانی ئازادیەوە ببێتە تێکۆشەرێکی ڕێگای ئازادی لەناو تێکۆشانی گەنجاندا کللتوریدا ڕێخستنی سیاسیدا لە بواری ژینگەناسیدا لە هەر بوارێکدا کار دەکە کار بکە پێویستە لەنێو تێکۆشانی ئازادی جێگەی خۆی بگرێ و تێکۆشان بکە.